هەموو ڕۆژ تەمەنای ئەوە دەکا داچەقەکانی دەستی بە زووی فڕێ بدات و بە پێیەکانی خۆی هاتوچۆ بکە. یەک دنیا خەونی بەدی نەهاتووی بۆ ژیان هەیە. چیرۆکی ژیانی سەبە پڕە لە تراژیدیا ڕەنگە گێڕانەوەی ئاسان نەبێت. تەمەنی تەنها 9 ساڵ دەبێت لەگەڵ دایکی دەچێتە لای پزیشک و لە کاتی گەڕانەوەی لە نێو بازاری قەزای خاڵس خۆکوژێ خۆی دەتەقێنێتەوە. دەست بەجێ دایکی گیان لە دەست دەدا و خۆشی قاچێکی دەپەڕێت. چاوەڕوانیەکانی سەبە دوای ساڵانێکی زۆر ڕەنگە ئیدی بە کۆتا بێت و بتوانێت بە ئاسانی هاتوچۆی قوتابخانە و شوێنەکانی پێ بکە. رحنا على الدكتوراني وأمي شوين بولاي بزيشك من ودايكم لكاتي قرانا ومان بنيو بازارات تيبارينو لو كاتدا تقينا ويكرويا دەست بەجێ بردیانین بۆ نەخۆشخانە. دایکم کۆچی دوایی کرد. هەشت نەشتەرگەریم بۆ کرا کە باش بووم هاتم بۆ ئێرە تا قاچم بۆ دروست بکرێت و بگەڕێمەوە بۆ خوێندنگا. وأرجع أدرس. دوای ڕووداوەکە باوکی بڕیار دەدا خاڵس بەجێ بێڵن و ڕوو بکەنە قەزای بەعقوبە لە دیالە. حەنان هاوڕێی منداڵی و گیانبەگیانی سەبە ئەوانیش بڕیاری جێشتنی خاڵس دەدەن و دەچنە بەعقوبە. حەنان زیاتر لە هەموو کەس پەرۆشی ئەوەیە هاوڕێکەی لەسەر پێیەکانی خۆی هاتوچۆ بکە و پێویستی بە کەس نەبێت. چ لە قوتابخانە و لە ماڵۆش بەردەوام هاوکارێتی تا پێویستی بە کەسی تر نەبێت. سەبە لە مناڵیەوە لەگەڵیدام لە قوتابخانە شەر پێکەوەی تا ئێستا وەکو خوشک تا مردن لەگەڵیدا دەبم. هەموو ئارەزۆکانم ئەوەیە ئاواتەکانی بێتە دی. ئەو کاتێک کە ڕووداوەکە ڕوویدا لە بازار بووم گەڕامەوە ماڵەوە هەواڵەکەم بیست کە هاوڕێکەم تووشی تەقینەوە بووە. چوومە لای و دەستم کرد بە گریان. ورحنا عليها قلت أبكي. دوای چاوەڕوانیەکی زۆر پێیەکی دەستکردی بۆ دروست کرا و بە پێیەکانی خۆی ماڵ ئاوەی لە کارمەندان و سلێمانی کرد. زیاتر لە 37 ساڵە پەلی دەستکرد دروست دەکا. هەر خاوەن پێداویستێکی تایبەت ڕوو بکاتە مەڵبەندەکە بێ یەک و دوو لەگەڵ هاوکارەکانی کاری بۆ دەکەن تا دڵخۆش بێت و بگەڕێتەوە نێو کۆمەڵگا. ستار بیری نایەت چەند پەلی دەستکردی دروست کردووە، بەڵام یەک بەیەکی ئەوانەی بیرە کاتێک پەلیان بۆ دروست کراوە فرمێسکی شادی بە چاوەکانیان هاتووەتە خوارەوە. ئێمە سەیری حاڵەتەکەکەین چ پێویستەکات بۆی بکەین دەبین قاڵی بۆگرین. قاڵیگەچ بۆ گرت ئەگەینتە مەرحەلەیەوەی کە ئەهێنیت گەچەکە بڵێن قاڵبەکە گەچ شتێکەکەیت لە نەگەتیڤەوەیکەی بە پۆزیتیڤ. دوای مەرحەلەی گەچکە کە وشکە بێتوانێ دێن دەستەکەین بە نەحتکردنی شێوەی قاچکە بێ دەرکەیت بە زانستیانە. دوایەوە کە گەچەکە بە زانستیان شکڵەکە دەرکرد ئەنجا چی بۆ مەرحەلەی تر مەرحەلەی پلاستیکی پێڵێن. پلاستیکیش تەواو بوو ئەیگوێزیەوە بۆ ژووری کۆکردنەوەی پارچەکان کە لە یەکیان بەستیت و ئامادە بێت بۆ تێستکردن لەسەر نەخۆشەکە. پەل دروستکردن قۆناغ بە قۆناغ ئەنجام دەدرێت. ستار و هاوپیشەکانی بێ ئەوەی بزانن ماندووبوون چییە، بێوەستان کار دەکەن.
ئەو کەسەی پەلی دەستکرد دروست دەکات دەبێ بە وریاییەوە کار بکە، چونکە هەر ناڕێکیە کاریگەری لەسەر جوڵەی خاوەن پێداویستە تایبەتەکە دەبێ. نەخۆش کە پەلێکی لە دەزیات بەڕاستی کارێکیانی ئاسان نییە، ئەچێتە دۆخێکی زۆر زۆر ناهەموارەوە، ینی ئومێدی بە ژیان نامێنێت. بەڵام بەرەبەرە کە ئێمە بە پێشوازیکی جوانەوە بە خێراتنیەکەین باری دەرونی بەرز دەکەینەوە بە دروستنی پەلە دەستکردەکە دەکەوێتەوە ژیانی ڕۆژانەی. ئەو کاتە تۆ زانیت چ ئیشێکی ئەنجامداوە بەرامبەر بە مرۆڤایەتی، ئەو کاتە کە تۆ نەخۆشەکە پێەکەنی بەدەمتەوە بزەی لێوەکانی کای خوێنیتەوە، تۆش زیاتر هان ئەدرێت بۆی کاری جوانتر و ئیشێکی جوانتر و ڕوونی بۆ بکەیت، بڵێن زووتر بخێرە سەر ڕۆیشتن. بەهۆی شەکرەوە قاچێکی لە دەستداوە. دواکەوتووە لەوەی سەردانی پزیشک بکە تا پەلی بۆ دروست بکرێت. دایە حەسیبە هەر بە عارەبانە هاتوچۆ دەکا و ئیشوکاری ماڵەوەی لەسەر شانە. خوازیارە بە زووی بکەوێتە سەر پێیەکانی خۆی تا چی دیکە پێویستی بە کەس نەبێت. بەڵێ بەڵڵا چەند جا هەستی پێکەم لە خۆمە ئەمانێ خۆم لە خۆمە ئاها قاچم هاواقی خۆم ئەم قاچم نەبراوەتەوە، بەس ئانێ سێرەکەم قاچم سێکەم هەستی پێکەم بەتمەی خواگیان سێ من چۆن خەوم بینی چۆن خەوتم و چۆن قاچم ئاها لە نیوە نییە ئەم لە چم و ئەتێم بەخۆ ئەم قاچە وشکە بێ ئەم نەهاشوی پێکەم وە ئەم دنیاتەم خۆ بێسم داێ دای شتی ئا مەخسەلەگە تەباغ هەیە بێژین ئاها شتێ بکەم دەسەگەمە یەگەڵ نەختێ وێسمەستەر پێوە و حەوڵەدەمی ئەم شتەکە بۆم بێت و ئاهانە ئەرە وەڵڵا یا کەوانتەرگە دەستی بۆ بۆم ئەمانی قوفڵەکەم و جوان هەڵەسمە سەر پێ تا دەست بۆ ناو کەوانتەرگەم ئەنە شتێکم پێویست بێت دەی ئەەکەم ئەرە وەڵڵا حەزەکەم بکەم لەسەر پێ خۆم و تر پێویستم بە عیبانە نەبێت و بۆ خۆم ناو ماڵە ئەوە دەشت و ماڵەکەی خۆم کەم هیچم دەخوای گەورە نەگەرەکەت. هەر خاون پێداویستێکی تایبە سەردانی مەڵبەندی ڕاهێنانەوەی ئێمەرجەنسی بکە، ئەو ڕاهێنانم پێدەکا تا دەکەونە سەر پێیەکانی خۆیان. زیاتر لە 12 ساڵە ڕاهێنەرە. شادی وەک ناوەکەی شادی دەخاتە دڵی ئەوانەی کە ساڵانێکە نەیانتوانیوە لەسەر پێیەکانی خۆیان بڕۆن. جگە لە ڕاهێنان گفتوگۆیان لەگەڵ دەکا و لە ڕووی دەرونیەوە ئارامیان دەکاتەوە. ئەوانەی کە یەکەم جاریانە قاچی سناپەلی دەستکرد بەکار ئەهێنن بەپێی کاتەکەی یعنی شتێک نییە بڵێم محەدەد بێ، بەڵام یەکەم جار مەسەن 5 دقە بەس یەکەم جار بەس وەستانیان پێ ئەەکەین بۆی کە ڕابێن لەسەر ئەو قاچە شتێکی غەریبە لە جسمیانە بۆی کە پێی ڕابێن. یەکەم جار بەس وەستانە 5 دقە ئەوەستن دائنیشن وردە وردە تاوەکو وای لێت ئەتوانێت تەوازنی خۆی ڕێک کاتەوانێ. اینجا دەست ئەەکەین بە کۆمەڵە تەمرینی تر هەیە کە بتوانێت تەوازنی خۆی و وەزنی جسمی تەوزیعکا بەسەر قاچەکانیە. دوای ئەوە دەست ئەەکەین بە ڕۆیشتن. ڕۆیشتنیش بە هەمان شێوە ئەوانەی یەکەم جاریانە نان بکاتە 5 دقە یەک جار ئەگەڕێن و دائنیشن. بەس بۆ ئەوانەی کە دووەم قاچ و سێم قاچیانە کێشەیان نییە، چەندێک ئەگەڕێن مشکیلیان نییە، بەڵام هەر ئەبێ لەگەڵ ئەوەشا ئیسراحەتکەن. باشێکی زۆر لە کارمەندانی نێو مەڵبەندەکە کە خزمەت دەکەن خاوەن پێداویستی تایبەتن. وەفای دکتۆر چینۆ کە دامەزرێنەری مەڵبەندەکەی لە لای کارمەندەکان لەبیر نەکراوە. خالید بیرێتی کە لە چ بارودۆخێکدا بووە هاتوۆتە مەڵبەندەکە دوای چارەسەرکردنی دامەزرێنراوە بۆ خزمەتکردنی کەسانی دیکە. دکتۆر چینۆ بە ڕەگەزی ئیتالیە و چەند ساڵێکە ژیان ئاوایی کردووە. ئێمە 24 کەمەندان بووین، هەر 24کەمانی تاعین کرد. هاتینجا لێرە فۆرمان پڕکردەوە و تاعینی کردین بە خۆشحاڵیەوە. ئێمەش لە ئیشەکانی ئێمە ڕازی بوو، ئێمەش زۆر لەو ڕازی بووین.
مدەتێکی زۆر بەیەکەوە کارمان کرد بەداخەوە ئێستا لە ناومانان نەماوە دوای ئەوە ئەم بە ڕێزانە کە وەرشەی ئۆرسۆکیان کردەوە بۆ قاچ و دەست هەم قاچیشان بۆ دروستکردین و هەم بووم بە کارمەندیش لێرە ئەوە چەند ساڵەکە من لێرە خزمەتەکەم بە خۆشم و بە کەمەندامانیش ئەجا بەڕاستی من داوایەکم لە کەمەندامان هەیە یەکەم وەفایان بۆ ئەم پیاوە بە ڕێزە دووەم وەفایان بۆ خەسخانەکە چونکە بەڕاستی ئەوەی ئەم خەسخانە بۆ ئێمەی کردووە بۆ ئێمەی کەمەندام هیچ کەسێ نەیکردووە. تەواوی کارمەندەکان بێ پشووەرگرتن ڕۆژانە 8 کاتژمێر کار دەکەن. کارێک جگەلەوەی بۆتە سەرچاوی بژێوی ژیانیان لەگەڵەوەشدا خزمەتکردنە بە مرۆڤایەتی. کارمەندەکان نکۆڵی لێ ناکەن چیرۆکەکان هێندە کاری تێکردوون هەموو ڕۆژ بە گڕوتینێکی نوێ کار دەکەن وەکەوەیە دەستپێکی یەکەم ساڵی دامەزراندنیان بێت لە مەڵبەندەکە. ئیشوکارەکان لێرە چۆن بەڕێواچن بە چەند قۆناغ ئێوە توانن پەلێکی دەستکرد بۆ کەسێکی خاوەن پێدەستی تایبەت دروست بکەن. ئیشوکارەکانی ئێمە سەرەتا دروستکردنی پەلی دەستکردە بۆ هەموو ئەو کەسانەی بە هەر هۆکارێک بێ پەلەکانیان لەدەست بن و سەردانی ئێمە ئەکا ئێمە هەوڵمان داوە زیاتر بۆ ئەوەی ئیشوکارەکان بە شێوەیەکی جوان تەنسیق دروستکەین لە ڕۆژی یەکشەمانەوە دەسەکەین بە دروستکردنی پەلە دەستکردەکان بۆیان بە دروستکردنی پەلە دەستکردەکە و پێدانی پرۆڤ و هەموو مەرحەلەکانی هەوڵمان داوە لە ڕۆژی پێنجشەمە ئیشوکارەکان تاوڵکەین. ئێوە تەنها بۆ کەسانی گەورە پەل دروستەکەن یاخود بۆ منداڵ ڕێژەی منداڵ چۆنە لێرە؟ ئێمە جیاوازیمان نەکردو لە وەرگرتنی ئەو کەسانەی کە ڕوو لە سنتەرەکەمانەکەن هەموو ئەو کەسانەی کە دێنە ئێرە ئێمە گوێمان ناوەتە جێندەر ئایا ئەو کەسە مناڵە ئافرەتە بەتەمەنە وەکو یەک سەیریانەکەین و هەموو ئەو کەسانش کە سەردانی ئەنەکەن جۆری جیاوازی تایە مناڵمان هەیە ئەتوانم ناتوانین بڵێن ڕێژەکەیان دیاری کراوە چۆنە بەڵام هەموو فئەی عمریمان هەیە. بۆ نمونە کەسێک پەلێکی لێ دەسەدا دوای چەندێک سەردانی ئێرە بکە گرفتی بۆ دروست ناکە یاخود گرفت بۆ ئێوە دروست باشترین حاڵەت بۆ ئەو کەسەی کە پەلێکی لەدەست ئەدا سەردانی ئێمە بکە کاتێ هەڵەسێتەوە لەسەر جێگا و توانای ئەوەی هەیە کە سوکارەکان بیگەێنە سنتەرەکەمان بۆ نمونە ئەتوانین بڵین لە دوای 2 هەفتە بۆ 20 ڕۆژ زیاتر لە مانگێک نەبێ سەردانی ئێمە بکە بۆ خۆی زۆر باشە چونکە ئەو کەسێک کە پەلی دەست کرد لەدەستەیە پەلێک لەدەستەیە ئاستەنگی بۆ دروستە بێ بۆ ئیشوکاری ڕۆژانەی ئێمە ئەتوانین بە زووترین کات هەڵیسێنینەوە سەر. ئەو کەسانە کێن زیاتر کە سەردانی ئێرەکەن بۆ نمونە تەنها بەمین پەلێکیانە دەستداوە یاخود هۆکاری تر هەیە؟ زۆر هۆکارمان هەیە بۆ لە دەستدانی پەلەکان یان کە ئاستەنگی بۆ ئێمە دروستەکان کە توانای ڕۆشتنمان نەمێنێ لەوانە هۆکاری جەنگیمان هەیە مین و هەموو جۆرە تەقەمەنیەکان ڕووداوی هاتوو چۆمان هەیە بەداخەوە ئێستا کە زۆر بووە لە هەرێمی کوردستانە کە ماتۆڕ و ئۆتۆمبیل لە خۆی ئەگرێ نەخۆشیمان هەیە کە ئێستا بە تایبەتی نەخۆشی شەکرەمان هەیە کە پشکی شێری وەرگرتووە بەداخەوە بەڵێ حاڵەتەکانمان زۆرە هاوڵاتیان زۆر ئەگەر لە تەندروستی خۆی نییە زۆر سیارە بەکارەهێنین زۆر خواردنمان ستایلی گۆڕاوە لەبەرەوە تەسیر لەسەر هەموو هاوڵاتیەکەکە لەبەرەوە ئێمە وەکو ڕێنمایەکی شتوانین بە خەڵکی بڵین کە زۆر لەو ستایلە ژیانە ئەبێ بگۆڕین فریای خۆمان کەوین ئەجینا ئەتوانم بڵێم نەخۆشی شەکرە هیچی لە ئەڵغام کەمتر نیە ئێستا. لە ڕووی دەرونیەوە تا چەند ئێوە توانی وتانە کە باری دەرونی ئەو کەسانە ڕاگرن کە کاتێک دێن پەلێکی دەستکردیان بۆکەن؟ ئێمە ئەو کەسەی کە پەلێکی لەدەستداوە هەوڵەین کە سەردانی ئێماکە بێژگەلەوەی کە چارەسەری سروشتی و کۆمەڵێ ڕێنماییەکەین ڕێنمایی دەرونیشیەکەین ئەویش بۆی کە کەسی پێشتری خۆی پیشانین کەسێکی پیشانین کە نمونە بێت ئەم کەسە کە وەکو خۆی حاڵەتەکەی وایە و کە پەلە دەستکردەکەمان بۆ کردووە چۆن لە ژیانی گۆڕاوە چۆن توانیوەتی بێتەوە سەر ئیش و کار و ژیانی ڕۆژانەی خۆی بەڕێوە بێت. بەپێی ئامارێک لە 24 ساڵی تەمەنی مەڵبەندەکە 6850 پەلی دەستکرد دروست کراوە 5752یان بۆ ڕەگەزینێر 910یان بۆ ڕەگەزی مێ لەو ژمارەیە 188یان بۆ منداڵ هۆکاری سەرەکی لە دەستدانی ئەندامەکانیان 2000
364یان بەمین 1459یان بە تەقەمەنیە جۆرا جۆرەکان 1183یان بە نەخۆشی شەکرا 1844یان بە ڕووداوی جۆرا جۆر لە بەشێکی تری ئامارەکە ئۆخراوەتە ڕوو جگە لە دروستکردنی پەلەکانی خوارە و سەرەوە 1294 کەس پاڵپشت بۆ پەلەکانیان دروست کراوە 28622 کەس چاکسازی بۆ پەلە دروستکراوەکانیان کراوە. ئەو خاوەن پێداویستیان تایبەتانی کە سەردانی ئێرەکەن ئەبێت ڕێژەی کەمەندامیان چەند بێ ئێوە توانن پەلی دەستکردیان بۆ بکەن. کار بۆ ئەو کەمەندامە ناکەین کە بەهار هۆکارێک ئیتەوە کارەکە جەنجی یا ناجەنجی بێ یەکێ لە پەلەکانی لەدەستدا بێ ئیتر چ پەلەکانی سەرەوە بێ یا پەلەکانی خوارەوە بێ ئێمە کارم بۆکەین و پەلی دەستکردیان پێشکەشەکەین. ئەو کەسانی کە دێنێرە تەنها دانیشتووی سلێمانین یاخۆ لە شوێنەکانی ترەوە دێنە ئێرە. لە ڕاستیە مەڵبەندی ئەمە کراوەیە بۆ هەمولایەک تەنها بۆ شاری سلێمانی نییە و بگرە بە پێشگەلەوەی لە تەواوی هەرێمی کوردستان نەتوانن سوودمەند من لی تەنان لە شارەکانی تریناوە ڕاست و باشووری عێراقشەوە کە مندامان سەردانمانەکەن و ئەتوانن سوود لە خزمەت گوزارەکانمان وەربگرن. چۆنە کە پەلیان بۆ دروستەکەن بە خۆڕایی یاخود بڕەپارێکیان لێوەرەگیرێ؟ لە ڕاستیە نەک هەر تەواوی خزمەت گوزارەکانمان خۆڕاییە بگرە و کە مندامانەشی کە هەست بکەین باری داراییان لاوازە کری گواستنەوەشیان بۆ سەرفەکەین. جگەلەوەی کە ئەمانەکەونە سەر پێی خۆیان لە دەرەوە چۆن درێژە بە ژیانەدەن ئێوە ئاگداری دۆخیانە بن؟ خۆی لە ڕاستیە ئەم مەڵبەندەیە ماتوانین بڵێ مەڵبەندێکە کە بە زاراوە ڕاهێنانەوەکی پێ ئێوەترێ کۆمیونیتی بیز ریهابلیتیشن واتە ڕاهێنانەوەی کە مندامان و گەڕانەوەیان بۆ ناو کۆمەڵگە واتە بێژگەلەوەی کە پەلی دەستکرد و پاڵپشتیان بۆ دروست ئەکرێ پێویستە لە ڕووی دەرونی و لە ڕووی کۆمەڵایەتی شەوە پشتگیری بکرێن لەبەرەوە مەرج نییە تەنها بە پێدانی پەلێک بتوانین ئەو کەسە بە شێوەیەکی ئاسایی بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگە و کە هیچ گیرروگرفتێکی نەبێت لە ژیانی ئاسایی ڕۆژانەی خۆیان بۆ مەبەستە بەرنامەی ڕاهێنانەوەی پیشەییمان هەیە لەو بەشەیە کەسەکە ڕاهێنێت لەسەر پیشەیەکی نوێی کە گونجاو بێ لەگەڵ جۆری کەمەندامەکەی و پاش ئەوە وەرشەیەکی بۆ ئەەکەینەوە یاوەتە دوکانێکی بۆ دائنین بۆ ئەوی ئەمانە کراوە تا ئێستا نزیکەی 400 پرۆژەی لە بابەتەمان هەیە کە کۆمەڵی کەمەندامی زۆر بەشاریان تیا کردەوە توانیوانە گوزەر. ئێوە تیمتان هەیە چاودێری ئەو پرۆژانە بکات کە ئێوە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان داتان مەزراندووە؟ ئێمە بۆ مەبەستی بەڕێوەچوونی بەشی ڕاهێنانەوەی پیشەییمان دیارە تیمێکی تایبەتمان هەیە تیمەکە هەڵەسێ باڵسەنگاندنی کەمەندامەکان و جۆرە ئیشیشان لەگەڵ باری جەستەیان ناگونجاوە بێگومان بە هەندێک پرۆسی سادە و ساکارە ئاڕوە بۆی دڵنیابین لەوەی کە ئەو پرۆژەی بۆیانەکەینەوە سەرکەوتووە بێ بۆ مەبەستە تیمێکی مەدانیمان هەیە کە بە شێوەیەشی مانگانە سەردانی ئەو وەرشانەکە وە سەنگانیان بۆکە بۆ یەکە هەر کێشەکەم کوڕیەکیان هەبێ لە بەڕێوەچوونی وەرشەکانە یا دوکانەکانیان هاوکاری زیاتریان بکەین و بۆی لە ڕووی یاساییشەوە مەسەرەن جۆرە لە پابندبوون دروستکەین لە لای کاتب عەدل ئەو کەسە تەعهودێکە نووسێ کە بەردەوامە بێت لەسەر ئەم کارە و بیر لەوە ناکاتەوە وەرشەکە بفرۆشێ و بەڵکو بەڵە نامەیە پڕکاتەوە بۆی کە بەردەوامە بێت لەسەر کارەکەی و درێژەی پێئەدا لانی کەم بۆ 3 ساڵ بێگومان ئێمە کە 3 ساڵمانداناوە بۆ ئەوەیە هەر کەسێک وەرشەیەک یا دوکانێکی هەبێ لە ماوەی 3 ساڵ گرنگی ئەو دوکانەیە ئەو وەرشەی بۆ دەرەکەوێ پاشان هەر خۆی بیر لە فرۆشتنەوەی ناکە و ئەبێتە سەرچاوەیەک بۆ بژێوی خۆی و ماڵ و مناڵەکەی. دوای ئەوەی بەهۆی مینەوە قاچێکی لەدەست دەدات بێ ئومێد نابێت و بە دوای زانست دەگەڕێت. تەواوی قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی دەبڕێت و بڕوانامەی دکتۆرا بەدەستدێنێت. دکتۆر موحسین زیاتر لەو ساڵانەی تەمەنی کە هێشتا گەنج دەبێ ژیان جوانتر دەبینێت.
ئەو زانستەی بەدەستی هێناوە بە خوێندکارەکانی دەبەخشێت تا بگەنە ئاستی باڵا لە هەمان کاتدا ئەوانەی پەلێکیان بە هەر هۆکارێک لە دەستداوە بێ ئومێد نەبن بۆ ژیان. چواردە بەهاری تەمەنە وەکو کەسێکی ساغ ژیاوە بۆ خەڵکێکی بینی لە سەجادە ئەڕوا ئەژی ئاوا بوو منیش. بەڵام ئێستا کە دەی چوارەمی تەمەنمە بە درێژای ئەم ساڵانە من قاچێکم ئاسن و پلاستیک و فافۆن بووە، یعنی تۆ لەگەڵ ئەمە مامەڵە کردووە هەڵس و کەوتە کردووە. بەڵام ئەمە نەبووتەوەی کە تۆ ناومێت بی لە ژیان بۆ مانایش ناکە هەمومان فەرشی سوورمان بۆ ڕاخراوە یا چیتە هەر شوێنە و هەرچێکی ویسپێ بۆ کرابێ بە پێچەوانەوە لەمپەرەکان زۆر بوون، کێشەکان زۆر بوون، ڕێگرەکان زۆر بوون. ئەگەر بۆ کەسێکی ئاسایی ئەمانە هەبوو بێ ئەوە بۆ من و هاوشێوەکانم زیاتر بووە. بەڵام بەشێک لە ژیانی مرۆڤە بێت تێکۆشان بێ، ئەبێ لە خۆبوردویی بێ، ئەبێ هیمەت بێ، ئەبێ وەرەبەرزی بێ. یعنی لە کاتێکا کە زۆر زۆر دۆخێکی ناومێدی باڵە کێشە بەسەر دەروون تا هەشتا ئەگەر بگەڕێیت تروسکایەکی ئومێد هەیە جابێ لەسەر ئەو تروسکایە ئیشکەیت. مەڵبەندی ڕاهێنانەوەی ئەمەرجەنسی لە ساڵی 1990 دامەزرێنراوە و لەژێر چاودێری بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی خزمەت بەو کەسانە دەکا کە بە هەر هۆکارێک بێت پەلێکیان لە دەستداوە.